کۆنفرانسێکی زانایانی ئاینیە و بابەتی سەرەکی گفتوگۆکەشان میانڕەوی و ڕێگرتنە لە توونڕەوی ئاینی. زانایانی ئاینی لە کۆنفرانسەکەدا جەخت لەسەر پێکەوە ژیان و وەلانانی بیری توونڕەوی دەکەن. ئەو کۆنفرانسەی ئەوڕۆی ئێمە کە 21/12/2021 مەبەست لێی ڕوبەڕووبوونەوەی بیری تنڕەوی بوو. بڕاستی دیارە لە جیهانە ینی تنڕەوی بیری تنڕەوی مەیلە و زیادبوونەوەوە هەستەکەین کەوا هەوڵێک هەیە بۆ لا ڕێگەبردننی ئەو ئیسلامە پاک و خاوێنە جوانە کە گونجاوە لەگەڵ سروشتی مرۆڤەکانە. ئێمە درکمان کرد بەو مەترسیە و ئەو کۆنفرانسە گرنگەمان سازدا بۆ ئەوەی کەوا تەواوی مامۆستایانی ئاینی بیر و ڕا کۆکەینۆ لەسەر ئەوەی کەوا چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو بیرە خراپەتن ڕەویە ببینەوە. زانایانی ئاینی بەشداربووی کۆنفرانسەکە بیرروڕای جیاوازیان تێدا بوو. سۆفی سەلەفی جۆرەها بیرروڕای تر، بەڵام هەمویان لەسەر میانڕەوی کۆک بوون. باسی پێکەوە ژیان و لە ژیانی ئاشتیانەی نێوان ئاینەکان و نێوان بیر و باوەڕ جیاوازەکانەکەن ئەوانە ئەکەینە بنەما و ئەوە گەین بە مامۆستایانی ئاینی و بەڕای گشتی کە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان هەموو بیر و بۆچوون و بیر و ئاین و ئاینزا جیاوازەکاندایە. کۆنفرانسی زانایانی ئاینی بۆ وەلانانی بیری توونڕەوی و پێکەوە ژیان لە کاتێکدایە بەشێکی تر جیاواز بیر دەکەنەوە و جیاواز لەم زانایانە لە دەقا ئاینیەکان دەڕوانن. مامۆسایانمان نییە کولەن توونڕەوی بێ، بەڵام بەشێک لە وتارەکان هەندێک جار شێوازی توونڕەوی پێوە دیارەوە ئەمە مامۆسامان نییە توونڕەوی بێ، بەڵام ئێمە هەوڵمان داوە لەم کۆنفرانسایە یان لەم دیدارە تایبەتەیە کاری بکەین کە هەم مامۆسایان وازحتر و ڕوئیای ڕوونتر جوانتر پێشکەشکەن لەسەر مینبەرەکان و پەیامی ئیسلام سەلامەتی و ئاشتیەوە. کۆنفرانسەکەی زانایانی ئاینی کە لە گەرمیان بەڕێوە چوو لە کاتێکدایە زۆرێک لەوانەی خاوەنی بیری توونڕەوین بە هەموو جۆرێک کردار و گفتاری ئەم زانایانە ڕەت دەکەنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.